سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم لەگەڵ هاوڕێ هاوکارم ئەمیر هاتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی خۆتان واتە ئێمە و بینە. بەڵە زۆر سپاس لە نامنیشەوە سڵاوتان لەبێت هیوادارم لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن و مەجای وەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەیەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن هەر وەک ڕەواڵی هەموو هەفتە ئەم بەرنامەیەش چەند بابەتێک لە خۆ دەگرێت و چەند نامەیەکی ئێوەی ئازیز کە نردوتانە لێرە دەخوێندرێتەوە. هەروەک هەمیشە پێشەوەی کە بابەتەکان دەست پێ بکەین بچین کلیپێکی جوانی بەهاری ببینین دواتر لەگەڵ چاوەند دێنەوە بابەتەکان دەست پێ دەکەین. حكم روي خود بنوينا تابكي كشتي نازل بين دامك وبتكلم بينا تانا بردم حام راصد بين جارك جبكرم بندينا من فداي دنقو عواصد بين جارك جبكرم بندينا من فداي دنقو عواصد بين ميلي أبروي تو قدناني من كهاتو كبلم غوري يا خوا كافر بجلاب چاوان ڕۆژی چوارشەمەی داهاتوو ڕۆژی جیهانی کرێکارە هەروەک بەڵێ یەکی ئەیار دیارە بم بۆنەوە هاوڕێیانمان لە بەرنمەکانی تری تلڤیزیۆنی کۆمەڵەوە بەرنامەی تایبەتیان دەبێت و قسەواسی پێویست بم بۆنەوە دەکرێت. لێرە هەر ئەوەندەیە ئەمە ئاماژەی پێ بکەین کە ڕۆژی جیهانی کرێکار ڕۆژی هاوپشتی و هاوچارەنووسی جیهانی چینی کرێکارانە ڕۆژی ناوچن و بە نیزامی سەرماداریە کە کوانووی سەرجەم موسیبەت و کوێرەوەریەکانی دنیای ئەمڕۆیە ڕۆژی ناوچن بە نیزامی سەرماداری و وەستانەوەی جیهانیە بەڕووی نەهامەتیەکانی سەرچاوەگرت و لەم سیستمە تاڵانچی و دەڕەندەیە. ناسنامەی جیهانی چینی کرێکار وای کردووە ئەم چینە واتە کرێکاران بێگوێدانە بانەچەوە و نیشتمان دین و مەسهەبەکان
ڕەنگی پێست و دوور و نزیکی لە یەکتری ژنبوون و پیابوون لاو بەتەمەن لەسەر کار و بێکار لەو ڕۆژەدا لە دۆری یەکتر کۆببنەوە کۆبوونەوە و مەراسم بگرن جێژن بگرن پەیامی هاوپشتی بۆ یەکتری بنێرن پشتیوانی بۆ یەکتری دووپات بکەنەوە بیکەن بە توێشەی خەباتیان و بڵێن سترە ڕای هەر جیاوازیەک کان نیزامی سەرمایه‌داری و دەوڵەتەکانی بە ئەنقەست باوەشێنی دەکەن تا لە یەکجیایان کەنەوە کرێکاران هاوچەر و نووسن ڕۆژی ئەوەڵی مانگی مەی ڕۆژی هیچ دەوڵەت و وڵات و دین و مەسەب و حمایەتی و زمان و کولتورێک نییە هەر کام لە دەوڵەتەکان و وڵاتەکانن نەتەوەکان مەسحەبەکان و تایفە و کولتورەکان دەیان بۆ نەو ڕۆژی نیشتمانی و نەتەوەیی دینی و مەسەبی تایفی و کولتوریان هەیە لە بەرامبەردا چینی کرێکار لە هەر جێگا و گۆشەکی ئەم دنیاە بن سەر بە هەر نەتەوە و نیشتمان و هەڵگری هەر دین و مەسەب و کولتورێک بن بە هەر زمانێک بدوێنێ و ڕەنگێ پێستیان هەر جۆرێک بێت یەکی ئایار بە ڕۆژی هاوپشتی و هاوچارەنووسی و جێژنێکی چینایەتی دەزانن مەبنای ئەم واقعیەتە هاشا هەڵنەگرەش ئەوەیە چینی کرێکار ئەو ئۆردووە عەزیمەیە کە هەژمار بە ژمارەی هیچ وڵات و نەتەوەیەک ناکرێت و لە هەر کوێ بن و بەرهەمهێنەری سەروەت و سامانی کۆمەلگان بەڵام خۆیان بێبەشن بڵێ وایە لە ناو نزیک 8 ملیار ئینسانی سەر ئەم گوێزەویەدا کەمایەتیەکی زۆر کەمی لێ دەرچێت باقیەکەی بۆ مانەوەیان لە ژیان ناچارن هێزی کاریان بفرۆشن تا سەروەت بخڵقێنن بەڵام هەر ئەم خوڵقێنەرانە لە ئیسفادە لە هەمان سەروەت بێبەرین و بێبەشن و هەر ڕۆژەو دەبێ هێزی کاریان بفرۆشن بۆ پارۆنانێک بە کورتی بنەمای ناسنامەی جیهانی چینی کرێکار بێ جیاوازی کۆیلەتی بە کرێگرتەیە کە سیستمی سەرمایه‌داری دایهێناوە دەوڵەتەکانیش ئەو کۆیلەتیە لە ژێر ناو نیشانی جیادا دەیپارێزن حکوومەتی کۆماری ئیسلامی نمونەی بەرچاوی ئەم پارێزگاری لە کۆیلەتی چینی کرێکارە هەر ئەو واقعیەتە شەوای کردووە کە بۆژوازی لە دەسەڵاتدا بێت یان لە ئۆپۆزیسیۆندا بێت بەردەوام و بەنەخشە خەریکی ئەوەن چینی کرێکار لە ژێر ناوی نەتەوە و نیشتمان دین و مەسەب هەرە و جۆرەی کە چاوان ئاماژەی پێدا زمان ڕەنگی پێست ژن و پیاوبوون لە سەرکار و بێکار پارچە پارچە بکەن و ناسنامەی چینایەتیان بسڕنەوە بەڵام جێگە و ڕێگای چینی کرێکار لە بەرهەمهێنان و کۆمەلگادا زۆر لەوە بەرجەستەسرە کە ناسنامەکەی بسڕدرێتەوە مەگەر بەسڕینەوەی کۆمەلگای چینایەتی کە ئەویش هەر کاری چینی کرێکار و شۆڕشە خواستەکانی چینی کرێکارە لە پێناو ژیانێکی باشتردا لە زیادکردنی کرێوە تا دەگاتە کەمکردنەوەی شدەتی کار لە خەبات بۆ کەمکردنەوەی ساعەتکارەوە تا دەگاتە ئارامی و ئاسایشی شوێنی کار لە دابینبوونی خزمەتگوزاریەکانەوە تا دەگات بە دەستڕاگەیشتنیان بە بیمەی بێکاری و بیمەی کۆمەڵایەتی و تەندروستیەکان ئەو خواستانن کە سەرمایه‌داری و دەوڵەتەکانی نەیتوانیوە لە چینی کرێکاریان بسێنێتەوە یان لە ژێر ناوی بەرژەوەندیە قەومی و دینی و نیشتمانی و وەنەکانیدا پاشەکشیان پێ بکات تەنانەت لە وڵات و کۆمەلگانەشدا کە زوڵم و کێشەی سیاسی و کۆمەڵایەتی بوونیان هەیە وەکو ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەولەویەت لە ڕوانگەی چینی کرێکارەوە هەر مەسەلەی ژیانێکی باشتر و تێکۆشانە بۆ دابینبوونی خواستە ئابووری و کۆمەڵایەتیەکانیان هەر بۆیە ژیان بەشێک لە دروشمی بزوتنەوەی ژینایە لە یەکی ئایارەکاندا ئەو واقعیەتە زۆر بەرجەستەتر خۆ دەنوێنێت کە ڕۆژی جیهانی کرێکار هەم ناسنامەی چینی کرێکارە و هەم ئەولەویەتی خواستەکانی شێتی خەباتە بۆ ژیانێکی باشتر مێژووی یەکی ئەیار لە یەکەم ڕۆژی جێگیربوونیەوە تا دەگات بە ئەمڕۆ مێژووی هێنانە مەیدانی خواستەکانیانە لە پێناو دنیایەکی باشتردا یەکیمەی بۆتە ڕۆژی کۆبوونەوە مانگرتن خۆپیشاندان ئاکسیۆن سازکردن دووبارەکردنەوەی پەیامی هاوپشتی و هاوچارەنووسی و سەکۆیەک بۆ خستنە ڕووی خواستەکانیان بە لە بەرچاوگرتنی هەلومەرجەکان بە پێشوازی بەڕێوەبردننی هەرچی شکۆدارتری ڕێوەسمەکانی یەکی ئایرە بچین و لەم ڕێوەسمانەدا بە ڕاگەیاندنی بڕیارە هاوبەشەکانمان لە دژی سەرمایە بە سەرمایه‌داران و ڕژیمە ئیسلامیە پشتیوانەکان بڵین کە ئەم ساڵ بە خەبات و تێکۆشانێکی یەکگرتوانە و ڕێکخراوتر و بە بەکارهێنانی متۆد و شێوازێکی ڕادیکاڵتر و کاریگەرتر دەست پێ دەکەین.
فرما و دیداریای کرکار دجی سرمایه اولیه یار زربو بخن من شخان شاران شقی برطلای سرمایه داران زنجیری کنی دارن سالا دبسه و دادو حکمی بطالا کریم حجوین میدن عليك الكارا إنساني خلقا سفار عليك أما باليارا بالياري رضي يا يارا يا يارا كلم كرا بيتهان يكلم يكلم سفين كرا يفتدان فوقرم ددان فوقرم سفين كرا يفتدان فوقرم مرهم هنری بجیب انسان پرولیتاریان چین شورشوار سال و سجار کوت موستام دیسان قایم در استام و استام شورشی مادی و کفری خیلی شورشی من بوده بادیدنی کریم حجوین میدن عليك الكارا إنساني خلقا سفار عليك أما باليارا بالياري رضيتي يا يارا يا يارا كلم كرا الامتحان يكلم يكلم سفين كرا يفتدان فوقرم ددان فوقرم سفين كرا يفتدان فوقرم البصار زينم روشن في أكام نبو رباري خم حذر أكام هم صالكي شوالي أيار هلي دبجيرم دشت سكوتي بار امپریالیزم و فرصت پرستن کپیان و بومی جویان وستان إنساني خلقا سفار عليك أما باليارا بالياري رضيتي يا يارا يا يارا كريم كرا بامتحان يكرم يكرم سفين كرا يفتدان فوقرم ددان فوقرم سفين كرا يفتدان فوقرم نام گریل سرم مزا سرمایه داری دین ملزا بلرزنگا شارون کاسو یک دگریلا دورا و سوری خو پشتم بگلن و دست خناده سب براو سوسیالیم روزا ابسته حجوین میگن أغير حنكارا إنساني خلقا سفار عليك أما باليارا بالياري رضيتي يا يارا يا يارا كلم كرا امتحان يكلم يكلم سفين كرا يفتدان فوقرم ددان فوقرم سفين كرا يفتدان فوقرم چاوان هەر وەک خۆشمان ئاگادارین وە بینەرانیش ئاگادارن لە نێو هەواڵەکاندا لەم ڕۆژانەدا بێدادگاییەک لە شاری ئیسفەهان بە تۆمەتی درۆ و بێبنەما سزای لە سێدارەدانی بۆ تومات ساڵحی
هونەرمەند و دەنگی زڵاڵی شۆڕشگێران لە ئێران دەرکرد. ئەم حکومە لە جەرگەی پەرەسەندنی هێرشەکان بۆ سەر ژنانی ئازادپۆش، چڕبوونەوەی گوشارەکان بۆ سەر زیندانیانی سیاسی و بەڕێوەبردننی ئێعدامی بە کۆمەڵ بە مەبەستی دروستکردنی فزای ترس و خۆفی زیاتر بەسەر کۆمەلگادا دەرچووە و لاپەڕەیەکی دیکەی بە پەروەندەی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لەلایەن کۆماری ئیسلامیەوە زیاد کرد. لایەنی ئەمیر لەوە دەچێت دەستگای فاسد و ئینسان کوژی قەزای کۆماری ئیسلامی بە دەرکردنی ئەم بڕیارە جنایەتکارانەیە پێی هەوەی پاش ماوەیەک سەرکوت نەبزی مقاومەت و بربەرەکانی خەڵک لە کۆمەلگای ئێران هەڵسەنگێنێ لەوانەیە بەڵام واش باسیکەین کە سەرجەم جنایەتەکانی کۆماری ئیسلامی و ئەو سەرکوتگەرەیەکە وەڕێ خستووە لەگەڵ خەبات و ناڕزایەتی بەربڵاوی ژنان و کرێکاران و چین و توێژە مافخوازەکانی دیکە بەرەوڕوو بووەتەوە و ڕژیمیان بەڕاستی تووشی داماوی وسە لە شێواوی کردووە. لە ڕاستیدا چڕبوونەوەی پێشەرکردنی مافەکانی مرۆڤ پەرەسەندنی هەموو جۆرەکانی گوشار لە دژی جەماوەری مافخواز و خەباتکار و هەروەها دەرکردنی حکمی لە سێدارەدان لە دژی هونەرمەندێکی بەناوبانگی وەک توماچ ساڵحی نیشانەی هێز نییە بە پێچەوانەوە نیشانەی ئەو پەڕی ئەم داماوی و سەر لە شێواویە. ئەم خەبات و ناڕزایەتیانە لەسەر بەستێنی قەیرانە قوڵ و چارە هەڵنەگەرەکان ڕژیم بەرەو هەڵدێر و نەمان دەبن. پێویستە دژایەتی لەگەڵ سزای عەدەم و ئازادکردنی سەرجەم زیندانیانی سیاسی و لەوانە ئازادکردنی توماچ ساڵحی لە نێو دروشمەکاندا بەرزکرێتەوە و ئیجازە بە کۆماری ئیسلامی نەدرێ کە لە پێنا و درێژە دەسەڵاتی لەوە زۆرتر قوربانی بگرێت. پێویستیشە بە هەر شێوەیەک دەنگی زیندانیانی سیاسی و لەوانە دەنگی توماچ بین چۆن ئەوان بوێرانە دەنگی ئێمە بوون و دەنگی ئێمەیان بەرز کردەوە. بەڵێ زۆر ڕاستە با دەنگی توماچ بین چون ئەو دەنگی هەمومان بوو. ببخشید به سیستمتون انتقاد کردم، ببخشید صدام در اومده اعتراض کردم، جبران میکنم اگه اشتباه کردم، این موزیک رو بهتون بدهکارم من. به این اجتماع، به این نظام، دولت دال دلسوزی، به این رجال، غرقیم تو رفاه، دنیا بد شده بکام، منصب شایسته سالاری و هر کی سر جاش، کاش غربی یا یکم از ما یاد بگیرن، اروپایی یا زیر فقر دو قلو زاییدن، از گشنگی تو سطل تا کمر خم میشن، حتی یک روز همه آزادی رو نچشیدن، همه چی از اینجا جیبا پر پول، لبخند گشاد مردم، کل روز دولت اعتدال دقیقا وسط بوم بوم، سبز اینجا غرق دنیا توی خون، اون وردبیرا دانش آموزا رو میمالن، تو صورت محجبه ها اسید میپاشن، آمرای به معروف از قانون ترسی ندارن، اینجا عقاید مختلف هم امنیت دارن، صدا و سیما فرنگ و اینجا، کلام مجری دروغی گیرا، الغای ذهنی خطوط فکری، از سیاست تا سلیق جنسی، پشت پرده قولی نره، آزادی عمل مدرن برده، الغای ذهنی خطوط فکری، آزادی عمل مدرنی برده، کلیشه برعکس عکس، تریبون هرزتون هرس مغز، حرف باخرس تو جوال علف هرز، راست دروغ راست کجاست طرف چپ، نمک زخمه تیوی تو رو دروغ میگفت، شفاف اخبار داستان پینوکیو جهده ای افکار، 23 و BBC و مردم من یکی دیگم اینو میگفت، مردیم خوشیم بس که مردیم، پیک آخر جام زهر بود تا تهشو خوردیم، نازمانا منظمن ما هممون دزدیم، قله دروغیم پوچیم دامنمون توهی، تخصص تلاش هوش مهندس قاچاقچی، رئیس میشی با پارتی مدرک داری یابدار چی، تو ببری من نبردم من ببرم تو باختی، مولد زنا زندگی رباتی، صدا و سیما فرنگ و اینجا، کلام مجری دروغی گیرا، الغای ذهنی خطوط فکری، از سیاست تا سلیق جنسی، پشت پرده قولی نره، آزادی عمل مدرن برده، الغای ذهنی خطوط فکری، آزادی عمل مدرنی برده، رسالت رسانه ها رنگ کردنه، عاشق عالمه به پان همه، با پای لنگ پای داریم به پاکش نره، مبارزه هشتکی گوشید نشکنه، میگن
میگن چوب معلم و هر کی نخوره خره، میگن اینجا گشنه ای ولی بهش پر زره، میگن آبروی بین المللی مهمتره، پس صورتا سرخ میشن با نظام و چکش. کش میاد روز هی دود میشه زود پول، رگ بزن رگ کجاست نموند اصلا توش خون، خط فقر رفت صف خط مرگ تو بود، سیاست با صداقت دروغ و چوبون بود، چپ خوبه راست بگی بد میشی تلف میشی، وطن چیه نموند واسد نرزشی نردشی، هدف چیه مرز کجاست فقط میخوای رد بشی، تهش تو رسانه میگن یا برید یا خفشید 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 خفشید، بارونه گو واقعیتو بنیشخن، مغز عوام زیر وزن رسانه میشکست، به جز خودت و دلسوز تو نیست هیچ کس، واسه رسیدن به واقعیت فکر کن بیشتر. ببخشید هاوکات لەگەڵ قوڵبوونەوەی قەیران لە ناوچەکە دوای هێرشی درۆن و موشکی کۆماری ئیسلامی بۆ سەر ئیسرائیل، وەڵامدانەوەی لاوازی ئیسرائیل لەوە دەچێت پێکەوە بە زمانی موشک و درۆن قسەی خۆیان دەکەن. قسە ئەوەیە کە هەردوو لا نانهەوێت شەڕ بەرفراوانتر بێتەوە، ئەوان ینی هەردوو حکوومەت بەنیاز بوون لە شەڕدا دەسەڵاتی خۆیان قایم بکەن، بەڵام لەوانەیە ئاوری شەڕەکە خۆیان بگرێتەوە و کۆنتترۆل نەکرێ، بۆیە وایێ دەچێت بەنیاز بن پێویستی خۆیان بە هەبوونی قەیران لە ڕێگای ترەوە کە دەتوانن کۆنتترۆلی بکەن درێژە پێ بدەن. دەرهەر حاڵ ئەوەندە بۆ ئێمە گرینگە بزانین کاردانەوەی ئەم ململانەیە لەسەر خەبات و تێکۆشانمان بۆ سەلماندنی داوەڕاوەکانمان چی دەبێت؟ ئەمیر لەم ڕوانگەوە هەروەک باست کرد هاوکات لەگەڵ قوڵبوونەوەی ئەم قەیرانە کاردانەوەی بۆ ئێمە ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئاشکراتر هەڵ ئەدات کەڵکی لێوەربگرێت تا شەڕی ناوخۆ دژ بە خەڵکی ئێران کاراتر کاتەوە، بۆیە هەر لەم ڕۆژانەدا هاوکات لەگەڵ موشک و درۆن ناردن بۆ یەکتر وشارێکی زۆری خستووەتە سەر ژنان و پیشان بۆ سەپاندنی حەجابی ئیجباری، هەروەها گرتن و ئەزیەت و ئازاری ڕۆژنامەوانان و چالاکوانانی سیاسی و مەدەنی چڕتر کردووەتەوە. لەوانەیە باس لەوە بکەین لە کاتێکدا سێبەری شەڕ باڵی بەسەر ئێراندا کشاندووە، حکوومەت ئێستا کە بانگەشەی ئەوە دەکات گۆیا شکستی بە شۆڕشی ژینا هێناوە دەبوو لە جیاتی بێزارکردنی زۆرتری خەڵک هۆڵیدا باکە هاوسۆزی خەڵک و پشتیوانی ئەوان بۆ بربەرەکانەی جەرەکی کۆبکاتەوە. بێگومان حکوومەت ئەقلی ئەوەندە بڕ دەکات کە ئەوە بزانێ، بەڵام تەواوی گرفتی حکوومەت ئەوەیە کە ئەم شۆڕشە شکستی پێ نەهاتووە و هەروە لە بواری جیاجیادا بەردەوامە، بۆیە بۆ حکوومەت شەڕی ناوخۆ لەگەڵ خەڵکی ڕاپەڕی و مانایکی زۆر گرنگتری لە شەڕی دەرەکی هەیە. ئەگەر شەڕ لەگەڵ ئیسرائیل دەتوانێت سنوورداری بکات و وەڵامی سنووردار وەرزەگرێت چۆن پێویستیان بە یەک هەیە، یان ئەگەر گۆشتی یەک بخۆن ئێسقانی یەک ناشکێنن، بەڵام لە شەڕی ناوخۆ هیچ سنوورێک نییە، شەڕێک کە دەمێکە دەستی پێ کردووە و تا هاتووە بەرینتریش بوون. بەڵێ وایە بەشی هەرە زۆری خەڵکی ئێران پاش تاقیکردنەوەی بێسەمەری ئیسلاحی ڕژیم ئێستا بەو قەناتە گەیشتون کە تاقە ڕێگا بۆ ژیان ڕوخاندنی خودی کۆماری ئیسلامیە، لە بەرامبەردا ئەویش بۆ سەرکوتکردنیان لە پێناو پاراستنی دەسەڵاتی سنوور ناناسێ. 45 ساڵە دەگرێ دەکوژێ مافی خەڵک پێشێل دەکات وە ژیانێکی سەختی بەسەریاندا داسەپاندووە، بۆیە لە درێژەدا بە ئەنقەست و بە دەرفەتی سێبەری شەڕ ئەم جارە پەنای هێناوەتە چڕترکردنی ئەم شەڕە لەگەڵ خەڵک. تەمەنی 45 ساڵی کۆماری ئیسلامی سەلماندوویەتی کە دەسەڵاتێکی قەیرانسازە، هەر بۆیە بۆ کۆماری ئیسلامی شەڕ نعمەتە، هەرچی قەیرانی دەرەکی قوڵتر بێتەوە بە هەمان نسبەت پەلامار بۆ سەرژیان و مافی خەڵکیش تونتر دەبێتەوە. دەتوانین بڵین بۆ ئەم ڕژیمە دژمنی دەرەکی واتە ئیسرائیل و ئەمریکا پێویستە تا هێزی لێوەربگرێ بۆ شەڕی ناوخۆی. مرگزاران مرگزارن بۆ هەزاران تاو بکەین کەولەیاڵان هەڵبڕا و بنکراوی شاقەلان خێڵی داڵان شاونشینی سەر هەواران تاو بکەین جان و جان و مەرگەژینن نان و ئازادی و ئەبین ڕەنگی برسی نەنگی یار و بەردەباران تاو بکەین جان و جان و مەرگەژینن نان و ئازادی و ئەبین ڕەنگی برسی نەنگی دار و بەردەباران تاو بکەی بەرزە بیران
کام گلن زرد پوشی و گل فروشی گندکاران تابکی جان و مرگجین نان و آزادی و امین رنگی برسی ننگی دار و بردباران تابکی جان و مرگجین نان و آزادی و امین رنگی برسی ننگی دار و بردباران تابکی بەڵێ ئەمیر هەر لە درێژەی قسەکانی پێشومان با بزانین بۆچی شەڕی سنوورزاری جەرەکی نیعمەتە وەکو باست کرد جگە لەوەی کە هەوڵ ئەداد ناسیۆنالیزمی ئێرانی هەڵخڕێنێ و بەناو دیفاع لە ئێرانی عەزیز لە پشت سیاسەتەکانی کۆیان بکاتەوە و لەم ڕێگەیەوە پاراستنی نیشتمان وەک گوتارێک لە کۆمەڵگا بەهێز کات و بە بیانووی ئەوەی گۆیە ئێستا کاتی ئەو قسانە نییە نیشتمان لە مەترسیدایە بەرەی بزوستنەوەی شۆڕژگەرانە هەراوێز بکات بەم قسەیە لەوە گرنگتر لە هەمان کادا لەم نیعمەتە کەڵ وەردەگرێ تا هەر دەنگێکی ناڕزایەتی بە بیانووی خزمەتکردن بە دوژمن سەرکوت بکات ئەوەی کە لەم ڕۆژانەی دواییدا بە ئاشکرا لە گوتار و کردەوەکانی حکوومەتدا دەیبینین و دەیشی بیستی بەڵێ وایە کاتێک باسی شەڕی ناوخۆیی دەکەین چاوان ڕاستە ئێستا ئەم شەڕە لە سەنگەری دژایەتی لەگەڵ حیجاب کۆکراوەتەوە بەڵام جگە لەم سەنگەرە کۆماری ئیسلامی بە بیانووی حیجابەوە ژیان و ئازادی کە ویست و داوای خەڵکی ڕاپەڕیوی ئێرانە کردوێتە ئاماج ڕژیم بۆ بربەست دروستکردن لەسەر ڕێگای بزوتنەوەی ژینا کە باش دەزانێت نەیتوانیوە کۆتایی پێبێنێ بیر لەوە دەکاتەوە لە ئەگەری کەش و هەوای شەڕدا لە سنووری دڵخوازی ئەو دەرچێوە هەر شتێک دەتوانێت ڕوو بدات بۆیە بە پەلامار بۆ سەرژنان و کچان بۆ سەلماندنی حیجابی زۆرم لێ وەک دیاردەیەکی بەرچاوی شۆڕشی ژینا بەڕێگایەک دەزانێت بۆ کۆنتترۆلکردنی ئەم ڕووداوە ئەگەری بەهێزی ڕژانی خەڵکی وگیان هاتوو بۆ سەرشقامەکان ئەلبەت ئەوەیش دەزانین کە حەجاب لە خۆیدا بۆ حکوومەت زۆر گرنگە جگە لە خامنەیە کە حەجاب وەک ئەرکێکی ئاینی ناولێو دەبات هەر لەم ڕۆژانەدا محسن ئێژەی بەرپرسی دەستگای قەزای ڕاگەیان کە ناکرێ بابەتی حەجاب ڕەها بکەین و زۆر قسەی تری کاربەدەستانی ڕژیم دەرخەری ئەم ڕاستیان کە حکوومەت ئایدۆلۆژی خۆی لەسەر جەستەی ژنان دامەزراندووە هەر لەبەرم هۆکارەش لە سایە موشک و فڕۆکەی بێفڕۆکەواندا جارێکی دیکە هێزە سەرکوتگەرەکانی ڕەوانەیە شقامەکان کردووە و هەوڵ دەدا دەست بەسەر ئەو سەنگەرەدا بگرێت کە لەگەڵ بزووسنەوەی ژینادا بە شێوەیەکی بەرچاو لەدەستیدا بوو سێبەری شەڕە واتە هەمان کە ئاماژەمان پێکرد هەمان نیعمەت دەتوانێت ببێتە هۆی ئەوەی کە حکوومەت جارێکی دیکە پێشڕەوی کاتەوە و ئەو سەنگەرە وەربگرێتەوە جگە لەوەش ناوەندی سەختی دەسەڵات ئێستا لە سایە ئەم قەیران و ئەگەری شەڕ دەرفەتی ئەوەی هەیە دەرگای ئەم فەزا سیاسیە واتە خواستی ڕووخاندنی کۆماری ئیسلامی کە دوای شۆڕشی ژیناباڵی بەسەر ئێراندا کشاندووە دوا بخات بە دەرفەتی هێزانێت تا زیاتر لە جاران بە بیانووی لە خزمەت دوژمندا بوون چالاکوانانی سیاسی و مەدەنی و ڕۆژنامەنووسان و ئەدیبان و هونەرمەندان فەرمانی دادگایان بۆ دەرکات و زیندانیان کات و لە ئەمەڵدا بە چڕی پرۆژەی گەمارۆدانی خەڵک بۆ کشانەوە و ملکەج بوون تونتر کاتەوە و درێژەی دەسەڵاتی مسۆگەر بکات. بەڵێ چاوان پێشتریش باسمان کرد کە حکوومەت دەزانێت لە سایەی شەڕدا دەتوانێت پرۆژە ئایدۆلۆژیەکەی باشتر بەرەو پێش بات دەتوانێت ماکینەی سەرکوتکردن کاراکاتەوە لەڕاستیدا شەڕ باری ناسایی دروست دەکات وە جوڵەی دەستگای سەرکوتکردن ئاسان دەکات سێبەری شەڕ ترس و تیرۆر دروست دەکات و مەترسی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دەستگای سەرکوت زیاد دەکات ئەمانە هەمووی دەرفەتن بۆ کۆماری ئیسلامی بۆیە بەنیازە بە باشی کەڵکی لەوە بگرێت ئەگەر خومینی شکستی شۆڕشی ساڵی 57 بە هێرشکردنە سەر ژنانی دەست پێ کرد ئێستاش خامنەی بەنیازە بە هێرشکردنە سەر ژنان وەک سیمبولی شۆڕشی ژن ژیان ئازادی ئەم شۆڕشە تووشی شکست بکات ئەم کارانی حکوومەت گەورەترین مەترسیە بۆ سەر ئازادی و بزوتنەوەی ژنان کە چەند ساڵێکە بەردەوامە بە کورتی ئەتوانین بڵین کە لە ماوەی چەندەی ڕابردوودا بزوتنەوە جۆرا و جۆرەکانی سیاسی و کۆمەڵایەتی لە کۆمەلگای ئێراندا هەنگاوێکیان بەرەو پێشەوە ناوە جگەلەوەش لە ساڵانی ڕابردوودا وە سەرڕای هەموو هەوراز و نشێوەکان گەلێک سەنگەری گرنگ بەدەست هاتوون ئێستا حکوومەت هەوڵ دەدات لە ژێر سێبەری ئەم قەیرانە ئەم پرۆسەیە بگەڕێنێتەوە
بۆ سەر خاڵی سفر. بەڵێ هەروەک لە سەرەت هەتا باسمان کرد ئەمیر دەبێ ئاگاداری کاردانەوەی ئەم قێرانانە لەسەر خەبات و تێکەوشانی خۆمان بین. ئێستا کە دەزانین حکوومەت بۆ دەچێت بەش پێشوازی قوڵبوونەوەی قێران وەگەری شەڕ، ئێستا کە دەزانین حکوومەت لە سیاسەتی شەڕخوازی بەنیازە سەنگەرەکانمان لێوەربگرێتەوە ئەرکی سەرەکی ئێمەیەکە. ئەو سەنگەرانە کە تا ئێستا بەدەساتون بیان پارێزین کە دژایەتی لەگەڵ حجابی زۆرم لێ بووەتە ڕەمزی. نابێ بکەوینە ئەو تەڵەیە کە ئەڵێ ئێستا کاتیان قسانە نیە. ئەمە تەڵەیەکە کە کۆماری ئیسلامی لە بەخەتکردنی ناسیۆنالیزمی ئێرانی هانی ئەدا تا هێز لە بزوستنەوەی شۆڕژگەرانە کەم کاتەوە. بە پێچەوانەوە ئێستا کاتی ئەم قسانەیە. پێویستە دفاع لە قسەکردن و نووسین و چالاکی سیاسی و مەدەنی بکرێت. لە تەنیش بێزاری دەربڕین لە سیاسەتی شەڕخوازی حکوومەت دەتوانین بگەڕینەوە بۆ باسکردن لەسەر سەرماندنی مافەکانمان بۆ ژیان و بۆ ئازادی. پێویستمان بە قسەکردن و دەنگ هەڵبڕین هەیە. پێویستمان بەوەیەکە قسە و دەنگمان یەک بخەین تا بە هێز بین و مەجای هێز لە دەستانی خۆمان نەدەین بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی. بەڵێ زۆر ڕاستە بێگومان لە سای شەڕدا ئەم ئەرکانە ڕەنگە قورس بوون. هەموو مێشکمان سەرقاڵی ترسی داهاتوویەکی نادیار بووە. ژیان زیاتر نادڵنیایی و مەترسیدارتر بووە. هەر بۆیە شەڕ نیعمەتە بۆ حکوومەت و بە ئەنقەست پەرەی پێدا تا بێدەنگی باڵکێشێ بەسەر کەش و هەوای ئێراندا. وایە ئەم ئەرکانە ئەگەرچی قورسن بەڵام هیچ بژاردەیەکی ترمان نییە جگە لە وەستانەوە بەرگریکردن لە دەستکەوتەکان. هیچ بژاردەیەکی کەمان نییە جگە لەوەی بڵێن نەخێر بۆ بێدەنگی لەم کاتە گرنگەدا. ئەگەر حکوومەت ئەم سەنگەرە واتە دژایەتی لەگەڵ حیجاب وەربگرێتەوە بەوە ناوەستێ و پەلاماری زۆرتر دەکاتە سەرژیان و سەرمافەکانمان. ئەمە تەبیعەتی شەڕە کە سەنگەرێک لە دەست بدەیت دەبێت ئامادەبی کە سەنگەری زۆرتر لەدەست بچێت. بۆیە لانی کەم دەبێت چاوێکمان بەو سەنگەرانەوە بێ کە لە مەراسمەکانی نەورۆزی ئەم ساڵدا پتەوترمان کرد لەو زیاتر لەدەست نەچێت. بەڵێ پێداگری لەسەر زاخوازی سیاسی و کۆمەڵایەتی و مەدەنیەکان لەوانە دیفاعی لێبراوانە لە خەبات دژی حجابی زۆرم لێو قوڵکردنەوەی خەبات بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی ئەگەرچی تا ڕادەی قورس و ماندووبوونی زۆری دەوێت بەڵام ئەومان لەبیر نەچێتەوە کە دەتوانێت تاکە ڕێگایش بێ بۆ دروخستنەوەی مەترسی شەڕ و دڵە ڕاوکێکە لە ئاکامی مەترسی شەڕ دروست دەبێت. پێویستە تا دەتوانین بەڕوونی دەنگی دژایەتی لەگەڵ شەڕ بەرز بکەینەوە بەبێ هیچ ئەگەر و مەرجێک بڵین ئەمە شەڕە. شەڕ ئێمە نیە. ئێمە خوازیاری سوڵحین و ئاشتیمان دەوێت تا بتوانین مافە پێشێلکراوەکانی خۆمان بسەلمێنین. ڕێگریکردن لە شەڕ نەک هەر ڕێگری دەکات لە وێرانکردنی خاک و ژیانی خەڵک بەڵکو لە هەمان کاتدا پلانی حکوومەت بۆ شەڕی ناوخۆیی خاڵ دەکاتەوە. ئەمیر ئەگەر موافق بی بڕۆین ناوبڕێک ببینین دیەوە سەر باوەتەکانی ترمان. باچی. Pێکەوە
چاوان هەر لەم پەیوەندیەدا هاوڕە سلێمان نامەیەکی بۆ نردوین و نووسیوێتی گەڕانەوەی سەرنجڕاکێشی گەشتی بەجناوی ئەرشاد بۆ سەر شقامەکان ئەم بیرۆکەی بە دوای خۆی داهێناوە کە دوای باڵکێشانی شەڕ بەسەر ناوچەکە لە دۆخێکی ناهەمواردا حکوومەت هەوڵی زیادکردنی بۆ شایە کۆمەڵایەتیەکانی لە ئێستا نادات. بەڵام کۆماری ئیسلامی سیستمێکی سیاسی تایبەتە بۆیە لە حکمڕانیدا لە لۆژیکێکی جیاواز پەیڕەو دەکات. سیر نییە ئەگەر لە دۆخێکی مەترسیداردا کارگەلێ بکات کە نامۆیە بە مدلی ئاسایی سیاست. پێشتر وە لە سەربەندی سەرهەڵدانی بزوتنەوەی ژنجیان ئازادی لە زۆر جار باسی ئەوە دەکرا کە کۆماری ئیسلامی بەهۆی سروشتی ئایدۆلۆژی کە ڕێنوێنی دەسەڵاتیەتی دەست لە سەرکوت هەڵناگرێت چون سەرکوت تاکە ڕێگا بۆ مانەوەی خۆی دەزانێت. زۆر ڕوونە کاتێک حکوومەتێک نامۆیە بە ژیان و گوزەران و خەڵک کاتێک کۆمەلگەی مەدەنی لاواز دەکات و خۆی لە ئاسایی بوونەوەی ژیانی خەڵک دەپارێزێت بابەتی بچووک دەکاتە قەیرانی گەورە لە قەیراندا دەشی چونکە ناتوانێت ئەرکە سروشتیەکانی حکوومەتی مدرن وەک دابینکردنی خۆشگوزەرانی ئاسایشی هەملایەنە سەروەری یاسا جێبەجێ بکات. هەوڵ دەدات بە بەکارهێنانی کەرەستەی پێش مدرن وەک پاوان خوازی و تندوتیژی و زەلیلکردنی کۆمەلگەی مەدەنی قەرەبووی بکاتەوە. بەڵێ ئەمیر کاک سولێمان لە درێژەی نامەکەیدا ئەڵێ هەر وەک باسکرا دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە قەیرانەکان نان دەخوات و هەوڵ دەدات بارودۆخی ناستەقامگیر و پێشبینی نەکراوی حکومڕانی لە ژێر کردەوەی شۆڕژگەرانەزە بەردەوام بێ. لەو باوەڕەدایە قەیرانی ناوخۆی و دەرەکی دەبێتە هۆی کۆکردنەوە هاوپشتی لا ئینگرانیان و زیادکردنی تەمەنی دەسەڵاتەکەیان. لە سەردەمی قەیرانی ناوچەی ئەم دوایە لەگەڵ ئیسرائیل کۆماری ئیسلامی بەهێنانەوەی گەشتی ئەرشاد هەوڵی کۆنتڕۆلکردنەوەی شەقامەکانی داوە. سیستمێکی سیاسی کە نەیتوانێت پەیوەندێکی بنیادنەر لە نێوان بوارەکانی یابووری و سیاست و کولتور دروست بکات پێویستی بە بوونی هێزی سەرکوت هەیە تا بە نمایشکردنی بەر بە هەموو پێشاتێک بگرێت. ئەم کردەوە کە لەم ماوەدا لە شارەکانی ئێران شاهدی بووین نیشانەی هێز نییە با پێچەوانەوە نیشانەی زەعف لە بەهێزبوونی شۆڕشی ژن-ژیان ئازادیدا. با پرسیار بکەین بەڕاستی حکوومەتێک کە خۆی بە بەهێز دەزانێت حکوومەتێک کە پێی وایە توانیویەتی شۆڕش سەرکوت بکات و پشتیوانی خەڵک لەگەڵ بێ بۆ دەبێ ئاوا نمایش بکات. بەڵێ پرسیارێکی گرینگە کاک سلێمان لەگەڵ نامەکەی دوو وێنەی بۆ نردوین و نووسیوێتی چاو لەو وێنەیە بکەن کە ئێستا بۆ خۆشتان ئەیبینن. ئەو خانمە بەشدارە لە ڕێپێوانی 22 بەهمەنی ساڵی 1402 وە کەسیش کاری پێنەداوە چون ئەو کات حکوومەت بەشداری زۆری خەڵک لە ڕێپێوانەکەدا مەبەستی بوو و ئەمەش وێنەی گەڕانەوەی گەشتی بەدناوی ئەرشاد بۆ شەقامەکان پاش 2 مانگ تا ئەم جارە بەر بە هەمان خانم بگرێت ئەو وێنەی کە ئێستا دەیبینن. لە ماوەی ئەم 2 مانگەدا چی ڕوویدا؟ حکوومەت گۆڕا یان دۆخەکە گۆڕاوە؟ بێگومان حکوومەت هەمان حکوومەتە بەڵام دۆخەکە گۆڕاوە و ئێستا کۆماری ئیسلامی لە سێبەری شەڕ ئیسفادە دەکات تا بە ناردنی هێزەکانی بۆ سەر شەقامەکان ترسی خۆی بڕوێنێتەوە و سەنگەرەکان وەرگێتەوە. چاوان لەم بەشەدا نامەی هاوڕێ ئەختەر کە لە کامیارانەوە بۆی نردوین دەخوێنینەوە بە نووسیوێتی بە باوەڕی من هیچ کام نە نەتانیاهۆ نە خامنەی نە بایدن بیر لە کات ناکەنەوە با بۆ ساتێک 10 ساڵ بەرەو پێشەوە بچین. ئەمە نامەی هاوڕێ ئەختەرەکە نووسێتی لە 10 ساڵی داهاتوودا نە بایدن و نە نەتانیاهۆ نە خامنەی لە ژیاندا نامێنەوە. لە 10 ساڵی داهاتوودا زۆر ممکنە کە حکوومەتی کۆماری ئیسلامی نەمێنێتەوە حکوومەتێکی ئاپارتایدی ڕەگەزی ئیسرائیل یان ئامریکای سەربازی دەمێنێتەوە یانە. ئەم سێ کەسە تاکە چاودێری کات دەکەن بۆ ڕزگاربوونی خۆیان. بایدن بیر لە هەڵبژاردننی داهاتوو دەکاتەوە نەتانیاهۆ بیر لە ڕێگەی دەربازبوون لە دادگایەک دەکاتەوە کە کۆتایی بە ژیانی سیاسی دێنێ. خامنەیش پێش ئەوەی دوا هەناسەی هەڵمژێت بیر لە ئاواتە بەدی نەهاتووەکانی بۆ دامەزراندنی دەسەڵاتی ئیسلامی شیعە لە ناوچەکە دەکاتەوە. ڕەنگە بڵین ئەمانەی کە باسم کرد پرسەکە سادەتر دەکاتەوەیە بەڵام هەندێک جار پێویستمان بە هەندێک سادەکردنەوە هەیە بۆ ئەوەی ئێستا باشتر ببینین.
جارێک کارمان بە بایدێن و نەتانیاهۆ نەدابێت بەڵام ئەو مەسلەی کە ئەمڕۆ خەڵکی ئێران و چاودێران شاهدین ئەوەیە کە بۆچی ڕژیم ئەم پلانە بەناو نووری بۆ سەلماندنی حیجاب لە دۆخێکدا جێبەجێ کردووە کە وڵات لە ژێر سایە ئەگەری هێرشێکی سەربازیدایە. عەقلی ساخ حکم دەکات کە دەسەڵات لەم دۆخە مەترسیدارەدا تا دەتوانێت خەڵک لە تەنیشت خۆیەوە بهێڵێتەوە بەڵام بۆ وا دەکات و خەڵک زۆرتر لە خۆیان بێزار دەکەن. ئایا ناگەڕێتەوە بۆ هەمان ئاواتی خامنەی کە ئاواتەکانی لە مەترسیدا دەبینێت؟ وەڵامێک کە بۆ ئەم ڕێبازەنەوەیە فاشیستێ کۆماری ئیسلامی دەکرێت دەتوانێت ئەوە بێت کە ڕژیم هەموو دانوستانەکانی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل لە ڕێگای جۆر بە جۆرەوە ئەنجام داوە و مەترسی هێرشی سەربازی بۆ سەر ئەو وڵاتە نابینێ. خاڵێک کە بە هەمان شێوە لە دەمی ڕئیسی دەرپەڕی. وەک ئەوە وایە ئەمریکا دڵنیایی داوەتە خامنەیی کە هەرچی بێوێت دەتوانێت بکات. جگە لەوە پێدەچێت دوای ئەوە موشکپەڕانیەکانی ئەم دوایەیە ئەم پەیامە زۆرتر جێگرت بێ. دوودڵی یەکێتی ئەوروپا و ڕژیمی بایدن یان دۆخی تاڵانکردنی نەوتی ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئاماژەیە بۆ بڕیاردانی هێزێکی گەورەتر لە هاوکێشە سیاسیەکانی ناوچەکە دەکات. ئەمڕۆ بژاردەیەتر بۆ ململانێ ناوخۆیەکان بە مەسلحەت دەزانن. بۆی ئەگەری بژاردەیەکی دیکە وەک هێرشی ئەلکترۆنی و هێرشکردنە سەر هێزەکانی بە وەکاڵەت وەک حەزبۆڵای لوبنان زیاترە. بەڵام ڕژیم لە هەموو ئەو حساباتانەدا هەڵێکی استراتێژیکی گەورەی کردووە و پێی وایە ئێمە هێشتا لە شکەستداین و بە سەرکوت کێشەکەی چارەسەر دەبێت. ڕژیم ناتوانێت لەوە تێبگات کە نەوەیەکی دیکە لە بەردەمیدا هەیە کە تەنانەت دەورانی خومینیشی لە مێشکدا نیە و ئەو خۆڕاگریە مەدەنیەی کە لە ڕاپەڕینی ژینادا ڕوویدا هێندە لە مێشکیاندا زیندووەکە ڕێگە نادات مێژوو گەڕێتەوە دووەوە. لێدوانی 350 ئاکادێمیست و گەنجی خاوە ناوی ڕاستەقینە دەرخەری ئەم ئێرادەیە. لە هەمان کادا ژنان و لاوانی ئێران لە دەژی ڕژیمی خامنەئی لە کاتی بێجەنگی ڕازیبوونی حکوومەتی ئەوروپا و ئەمریکا خەبات دەکەن تا گوشارەکانی ڕژیم زیاتر بێت. دەسەڵاتی ڕێخستنی مەدەنی زیاتر دەبێت بۆ ئەوەی لە سەردەمی بەتاڵی ئێستا دەرباز بێت. پێویستە ئاسۆی خەیاڵمان فراوانتر بکەین. با ئاسۆیەکی 10 ساڵ لە مۆدوا بخەینە بەرچاوان کە تیادا ئێران لە خاڵێکی تەواو جیاوازدایە و ئەم ڕۆژە ئاواتەکانی خامنەئی کۆتاییان هاتووە. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێختر بەو نامەی کە بۆ ناردی. چاوان لەم بەشەدا با بچینە سەر نامەی کاکفاتح کە لە شاری سلەیمانیەوە بۆی نردوین و نووسیوێتی خۆڕاگری مەدەنی ئەم ڕۆژە و هەفتە و مانگ و ساڵانەی ژنانی ئێرانی شتێکی جێگای دەستخۆشیە. ستایشکردنی ژنانی ئێران دامپێدانانی ڕاستیەکە لە شوێنی خۆیدا بە تایبەتی لەلایەن پیاوانی ئێرانیەوە. بەرخۆدانی ژنانی ئێران لە دژی کاردانەوەی ئاینی لە مانگی ڕێبەندانی ساڵی 1357 دەستی پێکرد و بۆ هەموو ئەم 45 ساڵە بەردەوام بوو و لەگەڵ بزوتنەوەی ژینە لە ساڵی 1401دا گەیشتە لووتکە و بە توندی کۆمەڵگەی ئێران و حکوومەتی ئیسلامی هەژان. لە درێژەی ئەوەشدا بەلابردنی باڵاپۆشی و ڕەتکردنەوەی داپۆشینی ئیجباری لە شوێنە گشتیەکان و بە قبولکردنی تێچووی زۆر قورس ژنانی ئێران بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ فاشیزمی ئاینی حکومڕانی ئێران ڕاپەڕین و بابەتی مەسلەی حجابیان گۆڕیەوە و بۆ یەکەمین کێشەی ڕژیمی ئیسلامی لە ناو سنوورەکانی ئێراندا. دەیان کێشەی ڕاستەقینە بۆ ئێران هەیە وەک ئابووری و بژێوی خەڵک، کێشەی ژینگەی و سیاسەتی دەرەکی. بەڵام بەهۆی ئەو هۆکارانەی ئێمە دەزانین خەباتی ژنان و پیاوانی ئێرانی دژ بە حجابی زۆرم لێ بۆتە کابوسێک بۆ ڕژیمی کۆماری ئیسلامی. لە درێژەی نامەکەیدا کاکفاتح ئەڵێ ئەمیر لە ڕوانگەیەکی فراوانترەوە لە ماوەی 45 ساڵی ڕابردوودا سیاسەتی استراتێژی ڕژیمی ئێران ئەشکەنجەدان و لە سێدارەدانی نەیارانی چالاک بووە هاوکات لەگەڵ سەرکوتکردنی هەر بزووسنەوەیکی دەستە جەمعی و بڵاوکردنەوەی کەشوهەوای ترس و تیرۆر لە کۆمەڵگادا پەیڕەو کردووە. بەم شێوەیە کۆماری ئیسلامی لە سیاسەت و بیری ئیسلامی کلاسیک النەسل بالڕەعب واتە سەرکەوتن لە ڕێگەی دروستکردنی ترس و تیرۆرەوە کەڵکی وەرگرتووە و تەنانەت خۆی لە تەقەکردن و کوشتنی خۆپشاندەرانی ئاشتی خواز لە ناودا دوور نەخستوێتەوە.
خوێنی سەر شەقامەکان و ژاراویکردنی خوێندکاران لە قوتابخانەکاندا بەڵگەن بۆ ئەم ڕاستیە. ڕژیم ئیسلامی بۆ بەدیهێنانی ئەم استراتێژیە هەر لە سەرەتای مانگی ڕێبەندانی ساڵی 1357ەوە بە ئاگاداری و سەرهەڵدانی ڕێگوڕیشەی ئایدۆلۆژی کۆنەپەرستی ئاینی لە ڕێگەی زەلیلکردن و سەرکوتی ژنان و سەرکوتی ژن و سەپاندنی پەردەی ناچاری و حجاب هەنگاوینەوە. بزوستنەوەی ژینە گەورەترین بەشداری و کاری کۆمەڵایەتی ژنان بووە لە مێژووی نووسراوەی ئێراندا کە ڕوبەڕووی سەرکوتی توندی حکوومەت بووە. سەرکوتکردنەکە بربڵاو بوو، بەڵام یەکلاکەرەوە نەبوو. پیاوانی ئاینی نەیانتوانی ترسی استراتیژیکی خۆیان لە کۆمەلگادا جێبەجێ بکەن، چونکە لە درێژەی بزوستنەوەی ژینە و لە زۆر شوێن ژنانی ئێرانی باوڕێکی نمونەئی حجابی ئەجباریان لابرد. بەواتەیەکی تر حجاب لە ناو سنوورەکانی ئێران ئاڵای پاوانخوازی پیاوانی ئاینی بووە و نیشانەی دەسەڵات و کنترۆلکردنی ئەوان بەسەر کۆمەلگادا بووە. ژنانی ئێرانیش هەمان شتیان کردووەتە ئامانج کە جێ دەستخۆشی و پشتیوانیکردنە. من پێم وایە ئەمە کارێکی تەنیا ژنانە و دوور لە ئەرکی پیاوانە نییە، بە پێچەوانە ڕێک بابەتێکی کۆمەڵایەتی گرنگە کە ژن و پیاویش دەگرێتەوە. بڵێ هەروەها پێویستە بۆ ترێوە ستایش بکرێت کە کاری ژنانی ئێران لە ڕەچاو نەکردنی حجاب و داپۆشینی ناچاری سەرکەوتوترین بەرخۆدانی مەدەنی لە سەردەمی ژیانی ڕژیم ئیسلامی بووە. هەروەها بووە هۆی دزەکردنی بەرخۆدانی دژ بە نیزامی ئاینی تا قوڵایی کۆمەلگا. با ئەوەش زیاد بکەم ئەمە کاکفاتح نووسیوێتی ئەوەی من لە دوورەوە دەیبینم هێشتا بەرخۆدانی مەدەنی بەردەوامی ژنانی ئێران بەداخەوە بەڕادەی پێویست لەلایەن پیاوانی ئێرانەوە پشتیوانی نەکراوە و ڕەنگە ئەم پشتیوانیە کاریگەرە ڕەگ و ڕیشەی کولتوری پیاوسالاری هەبێت. ئەگەر وابێ دەتوانین ئەو پرسیارە بکەین کە ئەگەر پیاوانی ئێرانی بە هەمان ڕادەی ژنان لە بەرخۆدانی مەدەنی دژ بە نیزامی ئیسلامی بەشداریان کردایە، ئایا دەسەڵاتی سەرکوتگەر وە خۆی دەمێنێتەوە؟ بێگومان نا. بۆیە جارێکی تر ئەم ڕاستیە دووپاتکەینەوە کە ئازادی و دەستەبەرکردنی مافی ژنان هەڵسەنگاندنێکی بەهێزە بۆ ناسینی دۆخی ئازادی هەر کۆمەلگایەک. زۆر سپاس بۆ کاکفاتح کە لە شاری سلێمانیەوە ئەم نامەی بۆ ناردوین. كبير بالفاجية أمان وسيل بجنا ساقر وسقية بهر كبير شورية كبير بالفاجية بهادو كير بجنا لبجنا تروسكية چاوان بابینە سەر نامەیەکی ترکە لە کرماشانەوە کاکفایق بۆی ناردوین و کاکفایق دەگێڕێتەوە کە چەند ڕۆژ پێش ئێستا لە کۆڕێکی ڕەفیقانەدا قسە هاتە سەر ئەگەری شەڕی ئێران و ئیسرائیل و ئاکامەکانی. کاکفایق وتێتی من پێم خۆش بوو کورتێکی بۆ ئێوە بگێڕمەوە. دەڵێت دانێک لە هاوڕێیان وتی من خوازیاری شەڕ نیم و پێم وایە دروشمی نابۆ شەڕ دەبێت لە هەموو شوێنێک بەرزکرێتەوە، چون بەڕاستی ئەمە شەڕی خەڵک نییە. خەڵکی ئێران هەروەها خەڵکی ئیسرائیل هیچ قازانجێکیان لە شەردانیە.
دانێکی تر لە ڕفێقەکان لە هاوڕانی دەڵێ ئەوە وایە بەڵام ئەگەر شەڕ بەر بە ماڵی گرتی چی دەکەیت خۆ دەبێت دیفاع لە خۆت بکەیت لە وەڵامدا هەر ئەو هاوڕێوتی دەبێت کارێک بکرێت کە شەڕ ڕوو نەدات ئەگەر ڕوویدا دیارە بۆ پاراستنی ماف ژیان حرمەت و کەرامەت خۆم و هاوڵاتیانم دفاع دەکەم بەڵام بزانین کێ پەلاماری هێناوەتە سەر ماف و ژیان و حرمەت و کەرامەتی خەڵکی ئێران ئیسرائیل یان کۆماری ئیسلامی کێ هێرش دەکاتە سەر خەڵکی ئێران کێ خەڵکی ئێران سەرکوت دەکات ژیانی لێتاڵ کردوون کێ منداڵ دەکوژێ چاو کوێر دەکات و تەجاوز دەکات کێ حرمەت و کەرامەتی ئینسانی هەر ڕۆژە پێشێل دەکات ئیسرائیل کێ سوکایەتی بە کچانی وڵاتەکەم دەکات ئیسرائیل کێ بەنانی سەر سفرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش هێزی سەربازی لە ناوچەکە ڕێکخستووە و هەڕەشە لە هەمووان دەکات ئیسرائیلە کێ ڕق و کینە دەهێنێتە قوڕگمان کێ لە شەقامەکان تیرۆر دەکات کێ لە پێناو هێزە سەربازی ژیانێکی سەخت و تاڵی بە خەڵک تەحمیل کردووە ئیسرائیل نەخێر ئیسرائیل نییە کۆماری ئیسلامیە من ناچمە دیفاعکردن لە کۆماری ئیسلامی بۆ ئەوەی هێرشی زۆرتر بکاتە سەر ژیان و مافم بە پێچەوانەوە پێم وایە بەهێزکردنی ڕەوتی بزوتنەوەی ژینە کاراترین ئامرازە بۆ بەرگرتن بە شەڕ ئەو هاوڕێی پێشووتی تۆ پێدوای ئیسرائیل هیچ جنایەتێک ناکات چاو لە غەزە بکە بە هەزاران منداڵ کوژراون ئێستا بە ملیۆنان خەڵک نان نییە بیخۆن و بەر لەسەر بەر نەماوە لە وڵام داوتی بێگومان حکوومەتی ئیسرائیل دەسەڵاتێکی جنایەتکارە وەک کۆماری ئیسلامی بێگومان ئەم دەسەڵاتە ڕەگەزپەرستە بە ئاشکرا و لە پێشچاوی دنیا بە قسەی متەمەدنی ئەمڕۆ هەڕۆژە لە فلستین جنایەت دەخڵقنێ بێگومان ئەم جنایەتانە محکوم و هەرکی بیر و ڕای گشتیە کە دژ بەم جنایەتانە ڕابوەستەوە من خۆم لەم بەرێدا دەبینم بەڵام کۆماری ئیسلامی لە کێشەی فلستین وەک ئامرازێک ئیسفادە دەکات بۆ هێژمونی دەسەڵاتی خۆی لە ناوچەکە بۆ ئیمتیاز وەرگرتن و محکومکردنی جێگە و پێگەی خۆی لە ناوچەکە تا بتوانێت جێگە و پێگەی خۆی لە سەرکوتی خەڵکی ئێران قایمتر بکات قەت لەو بڕوایدامە بە دەسەڵاتێک کە لە ناوخۆدا هەر دەنگێکی ناڕزایەتی بە وەحشیانەترین شێوە سەرکوت دەکات سەرەتایترین مافی خەڵک لە ناوخۆ پێشێل دەکات بتوانێت یاریدەدەری خەڵکی شوێنێکی تر بێ بۆ گەیشتن بە مافەکانیان ئەمە مەحاڵە بۆیە من پێم وایە ئەرکی ئێمە ئێستا بەهێزکردنی بزوتنەوە جەماوەریەکانە دژ بە کۆماری ئیسلامی و لە هەمان کاتدا بێزاری خۆمان لە جنایەتەکانی دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل ناشارینەوە و پاڵپشتی خەڵکی فلستین بۆ داوا ڕەواکەیان دەکەین زۆر سپاس بۆ کاک فایق کە ئەم نامەی لە کرماشانەوە نەربووین ئەمیر کاک سەعید نامێکی بۆ نردوینی و ئاماژە بە شوێنەکەی نەکردووە بەڵام نووسیویەتی مرۆڤ لەسەر یەک هەسارە بەڵام لە دوو دنیای جیاوازە دەژین لە دنیای کە مرۆڤ توانیویانە تا ڕادەی هێندەی ویست و داخوازی خۆیان دەستەبەر بکەن بەڵام لە دنیایکی تردا لە شرایەتێکی زۆر ناخۆش بەسەرابن کاک سەعید دەپرسێ ئایا بەختەوەری و ناخۆشی کۆمەلگایەک پەیوەستی بە شوێنی و جوگرافی و کەشوهەوا و بەرهەمی ناوخۆی و بەخت و چارەنووسەیە یان خۆشببختی و ناخۆشی کۆمەلگایەک دەرەنجامی حکومڕانی و سیاست و دنیابینی ئەو دەسەڵاتەیە کە کۆمەلگا بەرەو بەختەوەری و متمانە بە یەک و ئاسایش دەبن
یان هۆکاری کردەوەی ئەو دەسەڵاتەیە کە بە بەڵێنی بەهەشتێکی نەبینرا و ژیان لەسەر ئەم زەویە دەکەنە دۆزەخێکی ترسناک بۆ دانیشتوانی کۆمەلگاکەیان. دەسەڵاتی کە پێدەچێت دەستیان بەسەر خەڵکێکدا گرتە بێت بە ئەنفال یان غەنیمەتی شەڕ و خەڵکەکەیان کردبێتە کۆیلا. خاکی داگیرکرا و پاڵدەنێن بۆ لێواری کۆسایی و جگە لە نەهامەتی و هەژاری و بەدەسڵاتی هیچیکی تر بۆ خەڵک ناهێڵن. بەڵێ چاوان کاک سەعید لە بەشێکی تری نامەکەیدا دەپرسێ بەڕاستی بەختەوەری چییە؟ دەڵێت سادەترین و بنەڕەتیترین پێناسەی بەختەوەری بریتیە لە ڕازیبوون لە ڕەوتی ژیان. لێکۆڵەرێکی دانمارکی پێی وایە ناتوانرێت دڵخۆشی بە بڕی پێکەنینی مرۆڤ لە ڕۆژدا یان بڕی ئەو تەفریحات و سەرگەرمیە پێوەرێت و دەژڵێت هۆکاری بەرفراوانتری کاریگەریان لەسەر خۆشگوزەرانی خەڵکەیە. لە فاکتۆری بایۆلۆژی تا دەگاتە داهات و بەهرەمەندبوون لە ئازادی و ئەوەی کە هەر کاتێک لە کۆمەلگا هەست بەوە بکات ڕێزی هەیە وەک ئینسان و مافی وەک ئینسان پارێزراوە. لە بەشێکی تری نامەکەدا هاتووە بۆ نمونە وڵاتانی باکووری ئوروپا هەمیشە لە ڕاپرسیەکان سەبارەت بە هەڵبژاردننی بەختەوەرترین کۆمەلگاکان پلەی بەرزیان هەیە. هێندێک پێیان وایە هۆکاری دڵخۆشی خەڵک لە وڵاتانی سکاندیناڤیا بۆ ئەوەیە کە ئەو وڵاتانە بچووکن و دابەشکردنی سەروەت و سامان باشتر دەکرێت. چەند ساڵێک لەمەبەر لێکۆڵینەوەیەک ئەو گریمانەی بە نادروستانی. ڕاستە خەڵکی وڵاتانی سکاندیناڤیا هەمویان تا ڕادەیەک دەوڵەمەندن، بەڵام زۆر ناوچەی تری دەوڵەمەند هەن کە ناچنە لیستی وڵاتانی بەختەوەر. بۆ نمونە سنگاپورە کە یەکێک لە دەوڵەمەندترین وڵاتانی جیهان لە ڕووی خۆشبەختیەوە لە پلەی 26دایە. کەوابوو جگە لە سەروەت و داهات کە ئەڵبەتە کاریگەری خۆی هەیە و نابێت نەکۆڵی لێ بکەین، بابەتێکی گرنگتر دەگەڕێتەوە بۆ ئەوەی هەر تاکێک لە کۆمەلگا هەست بە ڕێزلێنان بکات و مافەکانی وەک ئینسان پارێزراو بێت. بە گوتەی شارەزایان داتاکان دەریزەخەن کە لەو وڵاتانێکە کوالەتی خزمەتگوزاری پێشکەشکراو لەلایەن دام و دەستگا حکوومەتیەکانەوە بەرزترە، خەڵک زیاتر لە ژیان ڕازین. تایبەتمەندیەکانی ئەم دامەزراوانە بە زۆری پەیوەستن بە هەبوونی دیموکراسی کە ئەڵبەت بەهۆی ویست و حەز و هێزی خەڵک جێگیر بووە کە ئەم ئیمکاناتی فراهەم کردووە خەڵک بتوانن بێ ترس و نیگەرانی بنووسن، ڕابوچوونی خۆیان دەرببڕن و کۆبوونەوە. هەروەها هۆکارەکانی تر وەک موشەی خانەنشینی بەرز، مۆڵەتی پشوو بۆ دایک و باوک، چاودێریکردنی نەخۆش و کەمەندامان، تەندروستی و خوێندنی بێبرامبەر، یارمەتی بێکاری و هاوشێوەکانێکی تر. توێژەران پێیان وایە کوالەتی بەرز لە خزمەتگوزاری گشتی ئەو هەستە بە خەڵک دەبەخشن کە بوونیان هەیە، متمانیان بە یەکتر زیاد دەکات و ڕەزامەندی زیاتری بۆ دەهێنێت. بەڵێ دەتوانین بڵێین ئازادی، یعنی واتە ئازادی لە بڕیاردانی ژیان، ئازادی لە هەڵبژاردن و شێوازی ژیان، نەبوونی گەندەڵی. خەڵک ئارەزووی ژیانیان لەو کۆمەلگانەدا هەیە کە دەسەڵات کارامان هەبێت. ئەگەر ئاستی گەندەڵی لە حکوومەت و وەرگانەکانی ئیداریدا زۆر بێت، کۆمەلگاش تووشی خەمۆکی دەبێت. ئەوەی وا لە وڵاتانی خۆمان و دەوروبەری خۆمان زۆر بەڕوونی دەبینین. بە پێی راپۆرتی ساڵانەی پێوەری بەختەوەری جیهانی لە ساڵی 2024 وڵاتی فنلاند بۆ حوتمین ساڵ لەسەر یەک پلەی یەکەمی بەدەستێناوە. هەروەها وڵاتانی باکووری ئوروپا جێگەی خۆیان لە 10 وڵاتی بەختەوەرترین وڵاتی جیهاندا پاراست. بەڵام بۆچی خەڵکی فنلاند بە بەردەوامی دڵخۆش و ڕازین بە ژیانیان؟ هەبوونی حکوومەتێکی شەفاف و بەرپرسیار ڕۆڵێکی جەوهری هەیە لە خۆشگوزەرانی خەڵکی فنلاند. حکوومەتی فنلاند پابەندیەکی بەرزی هەیە بۆ دادپەروەری لە نێوان خەڵک و ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ، هەروەها بە پێشکەشکردنی خزمەتگوزاریە گشتیەکان و پاراستنی سروشت و ژینگە دڵخۆشی هاوڵاتیانی خۆی بەدیهێناوە. هاوسەنگی نێوان کار و کاتی بەسەربردن هۆکارێکی گرینگە بۆ خۆشگوزەرانی خەڵکی فنلاند. حکوومەتی فنلاند ڕێگە بە کرێکاران دەدات کە کاتێکی پێویست بۆ خێزان، هاوڕێ، تەندروستی کات بەسەربرن. ئەو وڵاتە ماوەی کارکردنی کورتترە، واتە لە کاتژمێر 9 بەیانی تا 5 ئێوارە، 5 ڕۆژ لە هەفتەیەکدا و ساڵانە 30 ڕۆژ پشوو بە موچەی تەواوە پێشکەش بە فەرمانبەران دەکات. فاکتەرێکی دیکەی بەختەوەری خەڵکی ئەم وڵاتە کولتوری ژیانی سادە و خۆشبژێویە. لە درۆژێ نامەکەدا وتوێتی لە فینلاند ماڵیات و تێچووی ژیان تا ڕادەیەکی زیاترە کە تێکڕای یەکێتی ئەوروپا، بەڵام زۆرێک لە خزمەتگوزاریەکان لە ڕێگەی داهاتی ماڵیاتەوە
دابین دەکرێن ئەمە ژوای کردووە تێشوەکان بۆ دانیشتوانی وڵاتە هەرزانتر بن بە بەراورد بە زۆرێک لە وڵاتانی دیکە. سەرڕای ئەوەی کە لە فینلاند ماڵیات زیاتر لە وڵاتانی وەک ئەمریکا بەڵام خەڵک دڵخۆشن بە پێدانی ماڵیات چونکە هەز دەکەن بۆ بڕەپارەیە کە دەیدەن ئاسانکاری و ژیانی باشتریان دەست دەکەوێت. متمانەی کۆمەڵایەتی نەک هەر پرۆسەی پێدانی ماڵیات ئاسان دەکات بەڵکو هەستی متمانە بە مرۆڤەکان دادەمەزرێنێت و کوالیتی ژیانیان زۆر بەرز دەکاتەوە. متمانە یەکێکە لە هۆکارە کاریگەرەکان لەسەر خۆشگەزەرانی مرۆڤەکان. ئەگەر مرۆڤەکان دڵنیابن لەوەی کە ئەنجامی هەوڵ و پارەکانیان بە ئاراستێکی دروستدا بەکاردەهێنن بە دڵنیایەوە زیاتر لە ژیانی خۆیان ڕازی دەبن. لە دۆخێکی وادا خەڵک دڵنیایە لەوەی کە حکوومەت پێداویستێ سەرەتاییەکانیان دابین دەکات و دەتوانن سەرنجیان لەسەر ئامانج و بەرژەوەندیەکانی ژیانیان بێت نەک وەک وڵاتانی لای ئێمەکە دزی و گەندەڵی تێدا بێداد دەکات و کەمترین متمانە بەدەسەڵات هەیە. بەڵێ کاک سەعید لە بەشێکی تری نامەکەیدا نووسیوەتی نام هەوێت لە فنلاند بە هەشتێک وێنا بکەم. بێگومان دەزانم کە کەموکوڕی خۆی هەیە و هێشتا لە وڵاتە جیاوازی چینایەتی هەیە کە لەگەڵ ئایدیالیەکانی کۆمەلگایەکی سۆسیالیستی زۆر دوورە. مەبەستم مقایسەکردن و نیشاندانی جیاوازیەکانە لە نێوان ئەو وڵاتە و وڵاتانی لای ئێمە کە هێشتا ئەسیری دەستی باوەڕی کۆن و دواکەوتوو. مەبەستمە بێژم ئەوەی وا لە وڵاتێک وەکو فنلاند باسی دەکەم لە چاکی دەسەڵاتی سیاسی لە وڵاتە نییە. دەسەڵاتی سیاسی لە فنلاند پارێزەری سیستم و مناسباتی چینایەتیە بەڵکو ئەوە بەرهەمی خەبات و تێکۆشانی خەڵکێکە کە ژیانێکی ئارام و ژیانێکی بەختەوەرانە بۆ خۆیان بە شایستە دەزانن و خەباتی بۆ دەکەن و دەسەڵات مەجبور دەکەن ملکەجی ئەو ویست و داخوازیە بێ. ئینتزار و تەوەقعیان لە خۆیان و ژیانیان بەرزە و ئەسیری باوەڕ بە ژیانی کۆنی. لە بەشێکی تری ئەم نامەیەجا هاتووە ئەمیر دوایین ڕیزبەندی توێژەرانی هەستی بەختەوەری ئێران وەک یەکێک لە وڵاتە خەمۆک و خەمگینەکانی جیهان ئاماژێ پێکراوە. هەرچەندە ڕیزبەندی ئێران لە نێو وڵاتانی خەمگین و خەمباری جیهاندا بە وردی نازاندرێت بەڵام توێژەران بەهۆی زیادبوونی تونند و تیژی و شەڕی دەسەڵات لەگەڵ خەڵک لەسەر شەقامەکان و هەوڵی خۆکوژی لە نێوان کرێکاران و خوێندکاران و چین و توێژەکانی دیکەدا بە لیستی وڵاتانی ناخۆش و دەمارگیری دەزانن لە کۆمەڵگادا. ساڵانێکە ئێران لەگەڵ پەرەسەندنی قێرانی ئابووری و گەندەڵی لە ئاستە بەرزەکان دانراوە. ئەمە بۆتە هۆی کەلێنی زۆر نێوان کۆمەڵگا و حکوومەت. ڕاپەڕینە یەک لە دوای یەکەکان سەر کوتکردنی توێژەرانەی توندوتیژیانەی ناڕزایەتیەکان و کۆچی بە کۆمەڵ ئاماژەن بۆ نەبوونی تایبەتمەندیەکانی کۆمەلگایکی بەختەوەر. بۆیە ئێران لە ڕیزبەندی سەدەیەم لە ڕیزبەندی خەمناکترین وڵاتانی جیهاندایە. ئەفغانستان لەژێر دەسەڵاتی ئیسلامی تاڵیباندا لە دوایین پلەی 143 وڵاتدا هەڵسەنگێنرا و لە سەروی ئەوەوە لوبنان بوو کە لەگەڵ قەیرانی ئابووری و گەندەڵی بەربەڵاودا ڕوبەڕووەتەوە. عێراق کە دوای ڕوخاندنی سەدام حوسێن و ململانە نێوان گروپە ناوخۆیەکان و هێزە با وەکاڵەتەکانی ئێران بۆتە گۆڕاپانی شەڕ پلێ 92 گرتووە. یەمەن یەکێکی دیکەیە لە وڵاتانێکە تێوەگلاون لە شەڕێکی مەدەنی و بە وەکاڵەت بە پلەی 133 لە نێوان دەوڵەتە. چاوان لەم بەشەدا بابینە سەر نامەی نەرگس کە لە تارانەوە نردویەتی و دەڵێ ڕۆژنامەی ئارمانی ئەمروز سەیگوڵان لە یادداشتێکدا نووسیەتی ماڵ بە کۆڵی زۆربەی خەڵکی ئێرانی هێناوە و نووسیەتی 4 لە دانیشتوانی ئێران ناتوانن خانوو بەکرێ بگرن. تەنانەت زۆر بنەماڵە هەڵن کە ناتوانن هەزینەی شارژی ماڵەکەیان بدەن. هەروە نووسیەتی ئەم بەشە زۆرە لە خەڵک حتا ئەگەر خانوویان پێ بدرێن ناتوانن ڕایگرن. بەپێی ئاماری ساڵی 75 هەتاوی 73% خەڵکی ئێران خانوویان هەبوو. بەڵام ئەم ئامارە لە ساڵی 95 هەتاوی دابەزیەوە بۆ 60% کە بێگومان ئێستا وەزعەکە لەوەش خراپترە. هەڵاوسانی هاوسار پچرا و هاتنە خوارەوەی بەرچاوی داهاتەکان وای کردووە کە ئێستا بابەتی خانوبەرە بۆتە گرفتێکی بەرچاوی کۆمەلگا.
بەپێی لێکۆڵینەوەیەک کرێکارێک لە ئێران هەر بەم داهاتەوە کە ئێستا هەیەی پاش 200 ساڵ دەتوانێت ساحەبی خانوبەری خۆی بێت. وعدەکانی حکوومەت بۆ دابینکردنی خانوو بۆتە بڵقی سەرئاو. هەر لەم پەیوەندیەدا سایتی دیدەبان نووسیوێتی لەم ڕۆژانەدا نرخەکان بەڕادەیەک بەرز بۆتەوە، ئیتر بابەتی کڕینی خانوو بۆ زۆر کەس بە تایبەت مجەڕەدەکان زۆر قورسە. هێندێک کەس دەچن سەقفیان ژێرزەمین بەکرێ دەگرن بۆ ئەوەی بژین کە نرخێکی کەمتریان هەیە. بۆ نمونە کرێی بەکرێدانی سەقفێک لە شاری ئەهواز مانگانە 500,000 تمەنەوە پێشەکیەکەی 5 میلیۆن تمەنە. لا ڕیکلامێکی تردا ژێرزەمینێکی شاری مەشهەد بە 50 میلیۆن تمەن پێشوەختە و مانگانە 5 میلیۆن بەکرێگیراوە. بەڵێ نەرگس هەروەها نووسیوێتی ئەمە تەنیا بەشێک لە ڕوخساری ژیانی بەشی زۆری دانیشتوانی وڵاتێکە کە دەکرێ وانە بێ. دەکرێت سەروەت و سامانی ئەم وڵاتە سەرفی ژیانی دانیشتوانی بکرێ. دەکرێ و ممکنە کە ژیان ئاوا تاڵ و ناخۆش نەبێ بۆ زۆر کەس. بەڵام هەمووی ئەمانە بەستە بە دەسەڵاتێک کە ئەم کۆمەلگایە ئیدارە دەکات. دەسەڵاتی کۆماری ئیسلامی سەروەت و سامانی ئەم وڵاتە تەرخان ناکات بۆ باشترکردنی ژیانی دانیشتوانی. بە پێچەوانە سەرفی درێژە دەسەڵاتی خۆی و سیاسەتەکانی وەک لە پێنا و مەحرومکردنی بەشی زۆری دانیشتوانی ئەم وڵاتە لە سەرەتاییترین مافیان کە هەبوونی سەقفێت بەسەریانەوە بێ. دەست بۆ هەر کوێ دەبەی وەزعەکە لەوە خراپترە. بەڕاستی خەڵک بێزارن و تەنیا ڕێگایش دەربڕینی ئەم بێزاریەیە. بێزاری لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی کە سیاسەتەکانی دزی و گەندەڵی لە دەستگاکانی گەیاندووەتە ئەوپەڕی خۆی. هاوڕێ شەو بۆ ئەلیاسی لە نامەیەکی پرسۆزدا یادی 25 ساڵەی گیانبەختکردنی دایکی عەزیزی ڕێز لێگرتووەوە نووسیوێتی 25 ساڵ بەر لە ئێستا هەورێکی ڕەش ئاسمانی شاری سنە و ناوچەی ژاوڕێی داگرت. لەم ڕۆژەدا دڵی ئینسانێکی گەورە و فیداکار، دڵی دایکی عەزیز و مێهرەبان بۆ هەمیشە لە لێدان کەوت. 25 ساڵ پێش ئێستا لە ئاوا ڕۆژانێکدا من و بنەماڵم دایکمان لەدەستدا کە ژیانی خۆی فدای بنەماڵەکانی کرد. یاد و بیرەوەریەکانی ئەم ئینسانە گەورەیە هەتا لە دڵمدا زیندووە. داوای لێکردوین کە کەرتێک لە ژیانی دایکی لەم بەرنامەیەدا بخوێنینەوە. بەڵێ هاوڕێشەوە بۆ لە بەشێکی تری نامەکەی زانووسیوێتی ساڵی 1330 هەتاوی لە بنەماڵەیەک لە ئاواری بێساران سەر بە ناوچەی ژاوەڕۆ کچێک شاوی بەژین پشکوت ناویان نا حبابە کە دوجار من شانازی ئەوەم بوو کە پێ بڵێم دایە. دایکم تاکاتی هاوسەرگیری لە ماڵەوە یارمەتی دەری ماڵەوە بوو. دوجار لەگەڵ ئاشنایەکی بنەماڵەی لەگەڵ کەسێکی تر بە ناوی ئەمین باوکی عەزیزم ازدواجی کرد. دایکم هەر بە دەستپێکی ژیانی تازێ بۆ بژێوی ژیان خێرا خەیاتی فێر بوو. جگە لە کاری سەختی ناوماڵ لە دەهات لەم ڕێگایەوە یاریدەدەری بژێوی بنەماڵە بوو. بەرهەمی ئەم ژیانە سێ کوڕ بە ناوی خالد، زاهد و ئالان و سێ کچ بە ناوی شەوبۆ، مهری و گوڵڕیز بوون. بنەماڵی ئێمە لە کاتی ڕاپەڕینی ساڵی 57 لە بێساران مانەوە و بە دەستپێکی چالاکی حەزبە سیاسیەکان لە کوردستان بەهۆی لایەنگری بنەماڵە ئەوانیش بوون بە لایەنگری کۆمەڵە و بە هەر شێوەیە کە بۆیان ممکن بوو یارمەتی کۆمەڵیان دەکرد. پاش چەند ساڵ بۆ ئیدارەی ژیان چوون ئاوای کێڵانە. خەڵکی کێڵانە زۆر بە گەرمی پێشوازیان لێکردن و پاش ماوەیەک ئەم بنەماڵە بوون بە جێگای ڕێز و متمانەی خەڵکی کێڵانە. لە پەنای کاری ڕۆژانە بە بۆنەی خاڵم هاوڕێ گیانبەخت کرد و کاک تەوفیق ئەلیاسی چالاکیان لەگەڵ کۆمەڵە درێژە پێدا. ئەم وەزعیەتە ئێدامەی بوو تا باوکم لەلایەن دەستگای ئەمنی ڕژیم بەهۆی چالاکی لەگەڵ کۆمەڵە دەستگیر و ڕەوانە زیندان کرا. پاش تێپەڕاندنی 11 مانگ و پاش ئەزیەت و ئازاری زۆر لە زیندانەکانی سنە و ورمێ دواتر ئازاد کرا. بەڵام ئاسەواری ئەم ماوە زیندان لەسەر ڕۆح و ڕەوانی باوکم ئەوەندە کاریگەر بوو کە بەداخەوە پاش ماوەی کۆسایی بە ژیانی خۆی هێنا. پاش گیانبەختکردنی باوکم دایک بڕیاریدا کە هەمومان چین بۆ شاری سنە و لە یەکێک لە گەڕەکە فەقیر نشینەکانی شاری سنە جێگیر بووین. بەخێوکردنی 6 منداڵ پاش باوک تەنیا بۆ دایک مایەوە. بەڵام بە فیداکاری زۆر و کاری زۆر ژیانێکی
ئاسایی بۆ ئێمە دابین دەکرد و بوو بە پشت و پەنا و ئومێد بۆ هەمووی ئێمە. ئەم دۆخە درێژەی بوو تا براکانم گۆرە بوون و دەستیان بەکار کرد و بوون بە یاری دەدەری دایکم. بەڵێ لە ئاخری ساڵی 60 هەتاوی بەهۆی دیدار لەگەڵ براکانی کە لە ڕیزەکانی کۆمەڵەدا بوون دەستگیر کرا و بۆ ماوەی 3 مانگ زیندانی کرا. بەڵام زیندان نەیتوانی ئیرادەی بشکێنێ هەر بە چالاکی لەگەڵ کۆمەڵە و دیداری براکانی درێژەیدا. زۆر بەداخەوە ساڵی 1370 هەتاوی دوو برای دایکم واتە کاک تەوفیق و کاک ڕەحمان لە زیندانی سنا زۆر بێبەزەیانە ئێدام کران. دایکم لە ژیانیدا جگە لە باوکم 3 برا و هەروەها باوکیشی لەدەستدا. هەمووی ئەم ڕووداوە ناخۆشانە کاریگەری زۆری لێکرد کە بەداخەوە بۆ خۆشی لە تەمەنی 40 ساڵیدا بەهۆی سەکتەی دڵ گیانی لەدەستا. بۆ من لە هەموو شتێک ناخۆشتر ئەوە بوو کە کاتێک هاتمە دەرەوە نەمتوانی جارێکی تر دایکم لە ئامێز بگرم چون لای من ئەو هەموو ژیانی بۆ ئێمەدانا. یادی ئازیزی بەرز و پیرۆز بێت. ئێمەش لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە ڕێز دەگرین لە فیداکاری و دڵسۆزی دایکی هاوڕێشەوە و درود دەنێرین بۆ یادی ئەزیزی هەموو دایکانی بزوتنەوەی شۆڕشگەڕانی کوردستان کە بەشێکی گیانەکراوە بوون لەم شۆڕشە. یادیان بەرز و پیرۆز بێت. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە گەشتی ناکۆتایی بەرنامەی هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنمەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێ بگرن و ڕابۆچوونەکانتان باس بن. زۆر سپاس کە چاکو ئێستا بینەرمان بوون تا هەفتەیەکی تر و ئێمە بینەرانێکی دیکە ماڵەوە.